بنای خۆ بەخشندە و میێرەوان سڵاتان لێبێ زان و خۆشەویستان من عیمرانە میر خۆشحاڵم جارێکی تر و لە بەرنامەیەکی نوێ بێوە عزیز و خۆشەویست شاد بوومەوە لە ڕۆژانەی بانگەشە هەر جاری باسی تەوەرێکی تایبەت بە بانگەشەی هەڵبژاردنەکەین ئەمڕۆ لە نێو خەڵکی شاری هەولێر دەمەوێت بپرسم تا چەند گرینگە کورد بەشدار بێت لە حکوومەتی عێراقیدا و گرنگی لە چیدایە ئەگەر کورد بچێتە ناو حکوومەتی ناوەندیە و ڕۆڵی سەرەکی هەبێ ئەمڕۆ لەگەڵ خەڵکی شاری هەولێر تاوتوێتەوەرە دەکەم بینەروبی سەرمان بێ بەڕای تۆ تا چەند پێویستە کورد بچێتە بەغدا و بەشدار بێت لە حکوومەتی فیدراڵیش والله هەرچەند بچێ بۆمان باشترە ئیشمان باش دەبێتەوە لەگەڵەوە عاربە حکوومەتە دەوڵەتە کاکە بۆچی باشترە ینی بۆچی بەڕای تۆ کورد بچێتە بەغدا باشترە لەلایەن زۆر ئیشەیە ئیسێ ئیشمامە لەگەڵ بەغایە دەبێت لەگەڵ ئیشی نەفتەکەی هەڵکەنەوە ئیشی پارەکەمان بۆ هەڵکەن مەعاشمان باش دەبێت ئیشی باش وەزعی بازار باش دەبێتەوە ئەم فەقیرانە ئیشمان لەسەم بە نوێنەری خۆمان هەیە لە چۆن ئەمە حزباناکی کەمجارە بەشداری سەرەکی بن لە پێکهاتنی وەزیرەکان و سەرۆکی حکوومەت دەبێت بە وەزیری نوێ ئەم سەفەر بڕۆینە پشتمان قایم بکەین حزب کاران نەبێ یەک حزب بڕوان هەموو یەک کلمە یەک سەوت پێویستمان بێ گرتووی هەیە یەک ئەگەر گرتوو بینە تا ئەگەر هەمووی کرا یەک حزب و یەک لیست بەرهەمەکەی چی دەبێ بەڕای تۆ بەرهەمەکەمان باش دەبێتەوە نابچێتە لەولا ئاڵۆ گۆڕ بێ بکە بڵێ منی جێتیم ئەم پارتیمە من نەوەی نوێمە نە یەک کلمە یەک قسە دەبێ ئەمە دانشن لە پەرلەمان هەموو ئیشەکان هەڵکەن یەک وەزیر یەک قسە بکە ملەتە باشترە ملەتی خۆمان باشتر دەبێت ئێمە یەکگرتوو بووین لە بەغدا و هەموو یەک قسە بوو سبەر هەمێکی دەبێت زۆر میوە چۆن دارە بەخێو دەکەی ئاوی دەدەیت میوە باشی دەداتێ ئەمەش ئاوە ئەمە پشمان بەچێ قایمە سەحالەیە ئەوەی خوا هیچ ئەمە پشمان باوەڕە قایمە دەبێت ئیشەکەمان بۆ چێ بکەین سە من سوزانم لە پەرلەمان چیە چینە خوێنەوانم نییە من لۆ دەنگ دەدەمە یەکێ بڕوا ئەو ئیشەکەم بۆ جێبەجێ بکە ئیشی چێ ئیشی ملەت بەشداری دەنگدانەکەی ئەمە چۆن لە سەتا سەد ژنیارە بۆ خەڵکەکە بەشداری بکات و هەر هەمووی لە سەوتیان بڕۆی ئەوە انتخاباتە ئەوە 4 ساڵ جایەکە دەبێت دەنگی خۆ بدەیت لۆ دەنگت بستێ بۆ بارودۆخی ئەمڕۆ لەسەر ئاستی دنیا بە گرنگی دەزانم چونکە ئێستا پەیوەندە دیبلۆماسیەکان پەیوەندی حیزبیەکان لەسەر ئاستی جیهان گۆڕانکاری بەسەرداهاتووە نەک تەنها گرنگی بە ناوخۆ بدرێت دەبێت پەیوەندیەکان فراوانتر بکرێ هەم پەیوەندیەکان لەگەڵ حکوومەتی عێراق هەم لەگەڵ وڵاتانی دەوروبەر تەنانەت لە وڵاتانی ئەوروپی و ئەمریکیش پێویستە پەیوەندیەکان گرنگی زیاتر پێوە بدرێ بۆیە بە پێویستی دەزانم کورد بەشداری لە حکوومەتە بکاتن و هەروەها زیاتر پەیوەندەکان گەرم و گۆرتر بکاتن. پێت وایە حکوومەتی کوردی یان گەلی کوردە و جارە پێویستە داوای وەزیری کارا بکات لە حکوومەتی عێراق وەکو ساڵانی ڕابردوو تەنها سەرۆکی کۆماری نەبێ بەڵکو جارە ڕۆڵێکی گرنگی لە بەڕێوەبردنی حکوومەتی عێراق بێ وەکو خۆم پێم وایە ینی وەزیر یعنی هیچ دەور و کاریگەری ینی هیچ کەمتر نییە لە پۆستی سەرۆکی عێراقیانی بۆیە ینی پێم وایە پێویستە ئەوەندەی پێداگری لەسەر پۆستی سەرۆک کۆمار دەکرێت بە کورد فراوانتر بیر بکاتەوە ئیحتیمام بە وەزارەت و پڵە باڵەکان بداتن. تاسەن پێت وایە خەڵک پێویستە بەرەوسون بکاین دەنگدان بڕات و نوێنەری خۆی هەڵبژێرێ و گرنگی هەڵبژاردننی نوێنەری خۆ چییە؟ وڵای ئەوە زۆر گرنگانی خاڵێکی ینی جەوهەریە لە هەموو وڵاتەکان و ڕژێمە با بڵێن دیکتاتۆرەکان حیزبە ئالمانیەکان ئەوانەی کە تۆزێک ینی با بڵێن دیکتاتۆرن حەز ناکە خەڵک بە شێوەشی گشتی ڕوو لە پرۆسەی دەنگدان بکاتن تەنها ینی ئەو سیاسەتە بەکاردێنێ خەڵک سار دەکاتەوە بەڵام ئەندام و لایەنگرانی خۆی بە ناچاری دەنێرێت. کەواتە بەڕای تۆ بەشداریکردن پێویستە لە ئێستادا لە هەرێمی کوردستان هەر کەسێک بەشداری ئەم پرۆسەیە نەکات چاوەڕوانی ئەوەی نەکا ژیانی بگۆڕێ چونکە ئەو دوو حیزبێک ئێستا لە هەرێمی کوردستان دەسەڵاتیان بەدەستە ئەوان بە گەرموگۆڕی بەشداری دەکەن بەڵام کە خەڵکیت کە بە ساردی بەشداری دەکات لە بەرژەوە دیوانە بۆیە چاوەڕێی گۆڕانکاری نەکات ئەگەر بەخۆی بە شێوەیەشی کارە بەشداری نەکاتن. ئەو ساردبوونەوەی خەڵک ئێستا دەبینی خەڵک بە شێک سارد بۆتەوە بە پلانم خەڵکە سارد کراوەتەوە ئەوە پلانێکی دوور و درێژە ئانی لە مێژە ئیشی لەسەر کراوە چونکە ئەزمموی ڕابردوو پێمان دەڵێت کە تا ڕادەیەکی زۆر
وەزع و گوزەرانی خەڵک باش بوو ئازادی زیاتر بوو ئەو دوو حیزبە ڕێژەی کورسەکانیان ڕێژەی دەنگەکانیان ڕوو لە کەمی بوو بۆیە ئێستا پێم وایە ئەوە پلانێکی دوور و درێژە و پلانێکی دوورەمەودایە بە نەچوونی هاوڵاتی وە سەر سندوقی دەنگدان خزمەت بە چێ دەکات تەنها نەک تەنها و دوو حزبە تەنها دوو بنەماڵە والله هەمووی لەو پارەیە هەرێ والله هەمووی لەو پارەیە لەو موچەکەیە کەسی هیچی ئەندام پەرلەمانێکی شەڕی لەسەر کوردی نەکردیە ئەوەی لەوێندەریشە ئەوانەی کە بانگەشەی شەڕکردن و بەدەستێنانی ماف دەکەن دەرێن لە جیهان بەس برێ فرانکەس پێت دەرێم لەسەر مافی کوردی شەڕی کردیان نەکردیە زۆر بوون لەوێ زۆرانێک لەوێ هێ بەس بە نەفەرێک و دووی ناکرێ چل 50 ملیۆن کەس بە دوو کەس دەکرێ بەڵام پێویستیشە لەوێ هەبن و پێویستە هەبی هاپ نارن نەبی بەس وەڵڵاهی گوناحە ئەوەی ئێستا خۆی کاندین دەکات بستە ئەندا پەرلەمانی عێراق وەڵڵاهی ئێستا هەیە لافتەی لە جادەیدا خۆم کاندی کەم سەوتی لەوی زیاتر دەین وەڵڵاهی یەکورە کەسێک نایناسی برێ من داخە دەچم چێکم وەڵڵاهی کاتێ دەرێ من دوو بەت لە غاز دەکەم 5,000 کورە بۆ حکومەتەی ناکرێ بە تو دەکرێ یعنی بۆ حکومەتە گەوری ناکرێت 5,000 بە تو دەکرێ وەڵام کارەبای ئارزان دەکەم هەلی کار کورە بە حکومەت هەلی کار جێبەجێ نەکرا بە ئەندا پەرلەمانە چی بەس مەسەلە پارەکەی و تەواو بەڕای تۆ پێویستە وزارە کوردەکان بەگری داوای پۆستی زیاتر بکەن لە نێو حکوومەتی بەغدا واللهی ڕاستە لەوەی لەگەرتم هەموو داوای یەک پۆستی بکەنیان یەک دەنگ بن بەرەم وەڵڵاهی هەمووی قسە سەرزارە چیە و تەواو لەوێ هیچ ناکەن لەوێ هەمووی خواخوایەتی تەقاعود بی 4 ملیۆنەکەی بێتە بەرچی و بێتەوە علاقەی لە عێراق نەبی کورچەیە لۆ خۆچی و تەواو نوێنەرەکانی هەمان بۆ نوێنەری ڕاستەقینەی کورد نەبوون لە ماوەی ڕابردوودا ناوەڵڵا هەندێکیان بەرێ وەڵڵاهی هەندێکیان یعنی پێی ناوێ ناوەکان برێم هەندێکیان تەواو دەستۆز بینێ بەڵام بە نەفەرە و دوو نەفەری ناکرێت جێگە سەرۆک پەرلەمانمانەیە چی کردیە لەوێ چی کردێ بەس پێم برێت چی کردی لەوێ واللهی وباللهی وتەڵڵاهی بارتەقای یەک مندای لە بەدەستینە ڕۆیە یەک منداری ساوە جێگای نیگەرانی ینی زۆر زیاد بێت ئەوەی ڕەشبینی و ئەو شتانەکە جێگری ئەندا پەرلەمانەدا دوو جارەکە بەجێ نەکرد هەموو ئەندا پەرلەمانەکان یەک دەنگ با پەرلەمانی بەجێ بێرن با نەستنەوێندەر چییە نەفتت هێن بە خۆ دەفرۆشم لۆ دەست لە عێراقپان دەکەمەوە من هەتا کەنجین بانگشەی هەڵبژاردن دەستی پێکردیە تا چەند لەگەڵەوەی خەڵک بەرەو سندوقەکانی هەڵبژاردن بڕوە واللهی لەبەر گەندەڵی با بچی ئەوەی بچی زەربی لێ بدە ئەوەی عەزل لێ بوو ئەوەی جێی سیقەی بوو سەوتی دەمەوە جێ سیقەینە و با زەربی لێدە ئەوە تەواوە بەڕای تۆ پێویستە حکوومەت کورد بچێتە نێو حکوومەتی بەغدا و لە بەغداش ڕۆڵی هەبێ بە قورعان چوینە استفادەیان نەبووە استفادەمان نەبوو چەند ساڵە سەر و کۆمەرلای ئێمەیە وڵی لۆ من استفادی ئەو تەزبیعیان نەبووە لۆ من ئەجاتی لەگەڵەوەی کورد بچێتە ناو من عەزم لێ ئاو کارەبای هەرزانکن کارەبایان گران کردیا ئاویان گران کردیا ئەم من هەر پێویستم دوو کارەبای بدەم ئاوێ بدەم سملۆ نامنیتەوە هیچم لۆ نامنیتەوە وەنیە مردم هەندی ئاو کارەبای بدەم ئەم استفادی چییە بستنە بەغدایە و بچن و نەچن استفادی منی چییە بەڕای تۆ چوونمان بۆ بەغدا و نەچووە فەرقی نییە واللهی با لە خوان با لۆ بەعزەکی استفادەی هەیە مەعاش خۆی وەردەگری و بە پولی و تەواو عیبی نییە مەعاش خوان وەردەگرن بە پولی لۆ بچوونە بەغدا چوونە بەغدا لۆ کۆمەڵەکی بەرژەوەندی کۆمەڵە کەسیتەدا لۆ یەک شخصیە ئەمر ببمە وەزیر بسمە بەغدایە لۆ قوتم ئاو کارەبا لە دەستچەیە چێ هەرزای واللهی ئاو کارە باش دەست کۆمپانیەکانە على ئەساس ئارێ وەڵڵا ئەوان گرانیان کردیا حکومەت هایلێ نییە کاک مەسعود هایلێ نییە ناوەڵڵا گە هایلێ بی کو دەبی ئەمن 500,000 ملۆ بێتەوە 600,000 ملۆ بێتەوە ڕئیسیان گران کردیە کارەبا کاکە دەمۆلی دەمانە کۆرکەنەوە دوو پارانە دەی مۆلی دە و هی سێ پارەیە دەم باشە بزان ئەو برادەری تۆ ڕئیسیە لەسەرەوە ئێستا وردە نزیک دەبینەوە لە هەڵبژاردن کۆمەڵک لە کوردان کاندیدیانەوە دەیانەوە بچنە بەغدا ئایا بەڕای تۆ چوونە بەغدا سوودی هەیە بۆ کورد ئەتوڕاست مەبەستم کورد بەشدار بێ لە حکوومەتی بەغدا بەێ ئەخە تو شتەکەت ڕاستە دەوێیان درۆ من درۆ نازانم وانە ئەمە لە سنفی پێنجی ابتیدایی لە دین شتێکمان مامەسا شتێکی لۆمان شەرح کرد گوتی شوانێک
لە نێزیک گوندەکی هاواری کرد گوتی کوڕە خنکام گوند هەمووی ڕۆی ڕزگاری کە جاری دووەم گوتی کوڕە خنکام کەس نەڕۆی یعنی گوتی قەشمەریمان پێ دەکات درۆک وەنیە کابرا ئەوڕۆ دەستە بەغدایە سەر هەردوو چاوم ئەمن کورد حساب دەکەم حزاب حزبایەتی ناکەم وەنیە چوونە بەغدا ئەمن بچم بەرکی خۆم پڕکەم 15 ملیۆنەکە وەربگرم حەسانە وەربگرم ماڵ و منداڵم تێرکەم ڤیالای چاک بکڕم ناوەڵ ئەوە بانەستە بەغدا بەستە ئەمرەی باشترە ئەمە یەک ئەگە چوە ئەمرەی پەنجەکەمی دەدەمێ ئەگەر نەشوو ئەگە چووە بەغدا لۆ هەر چوە ئەبوو نەواز دا بنیشی و بخواتەوە و کۆرە برێ کوردی چی کوردی چی خۆم دەوڵەمەند دەکەم ناوەڵا خەڵک ئەو تشتەی ناوێ دوای ئەوەش ئەو کابرا دەبێت تەدریب بکە 3 مانگ عەرەبی بزانی ئەگە عەرەبی نەزانی بە چ جوابی ئەو کابرایە بداتەوە دادەبەزێتە سەر کورد وەنیە نەک برێ وەڵا کاکە عەرەوە چ دەرێ بۆی دکە برێ عەرەوە چ دەرێ ئەوە نا دەبێت عەرەبی تەواو بزانی وەنیە و شەڕێکی باش بکە قانونی یاسایی جگە لە سەر و کۆمەر تا چەند پێویستە وزارە داوای مافی وەزیرەکانیش بکات کورد بەڵکو چەند وەزیرێکی لە حکوومەتا بێ بەڵێ پێویستە پێویستە سەر و کۆمەر قەزت یعنی سەر و کۆمەر ئەو کووردە بگۆڕدرێ ئەوە کووردە سەر و کۆمەر نا ما حەقمان لە گۆڕانی ئەو کووردە بەڵام چەند وەزیرێکی کوردیش وەرگرین بەڕای تۆ پێویستە ئەخ کاکە پێویستە بەڵام ئەمە لە ناو خۆمانە تەواو شتەکە ئەوەیە مەسەلەکە حەسەن پێم باش نییە مەسەلەن تو بیتە وەزیر لۆ نابی لۆ چقەیدا وەنیە با ببی یەکگرتن خزمەت بە گەلی کوردەکە بخۆی یەکگرتن خزمەت بە گەلی کوردەکە ئەتۆ یەک قەڵەمەکی نییە ئاوا لێ بکە دەشتێ ئەگەر 20 قەڵەمت نایەکەوە ناشێ وەنیە بەس ئێمە لە ناو خۆمان پەرتەوازە بین نابین بەچێ وەنیە وەچ کەرکووکمان لێ دێ وەچی هەموو جەیەکمان لێ دێ ئەمە ئەگە دەبێت یەک بگرین یەک نەگرین نابی کاکە ما هەموو حزبەکان ڕێزیان هەیە چی چێ بۆ خەڵک لەوەی خەڵکێک ئێستا بێزار بێ لە بانگشی هەڵبژاردن بڵێ ناسمە سە سندوقەکانی دەنگدان تۆ پێشنیارەکەی کە خەڵک بچێ پێشنیارەکەت چیە ئێستاکە ئەمن کابراایکی پێشمەرگەی ئەیلۆلم بریندارم بۆ نمونە جەنابی سەرۆک بەرزانی هاتیە لۆ ئێرە ئەمن ڕاستم چوم ئاسایش ڕیان لێم گرن دەستگا ئەمنیەکان گوتیان مەمنوع بچی ئێ باشە تو بۆ مەمنوع بن بچم ئەگەر مەمنوع بێ ئەی باشە بۆ ئەوە مەمنوع نییە من سەوت بدەم بەیانی وەنیە ئەی باشە خۆ کابرا نەیگوتوێ مەمنوع نییە و بانەیە وەنیە خۆ ئەمە هەمووشی خەتای سەرکردەکان نییە خەڵکێکە ڕێگریت لێ دەکا خەڵکێکە لەلا ئەو حزبە دژی ئەو حزبەیە ئەلێرە کورد لە بەغان نەبێت مانای وایە پەرتەوازەی ماتێگێ چۆن عەرەب بۆ خۆی بە کەیفی خۆی تێگەی دێتەوە ڕاو بەبێەوەی کەس بڕیارێ بدا کەس بڕیار دەرێ بێ کە ئێمە و نێنەرێکمان نەبوو لە بەغا توانین پشتدا سوور بینەوە کاتە یەک گرتو بین هەتا یەک گرتو بین نەفەرمانە وەزیرمان هەبیان شتێوان بۆ ملەتی کورد گەلێ باشە زۆریش باشە تۆ لەگەڵەوەی کورد بچێتە بەغداوە بەڵێ زۆریش لەگەڵەوەم لەبەرەوەی بۆ یەک ڕێزی کورد بۆ ناوماڵی کورد گەلێ زۆر باشە لەبەرگەر نەبێت کابراوەتی هیچی لەبەرەوەی قەرارە گرنگەکان بەردەوام لە بەغداوە دەردەچێت بەغدا یعنی مەزدەڕە بۆیە دەڵێ خەڵک کورد ڕۆڵی هەبێ با لە بەغدا بێ پشتیوانی لەو کەسانە بکەین کە دڵسۆز و خەمخۆری کوردن بچنە بەغا بۆی تێگەی سەراخین ئیتر ببنە وەزیر ئایا ببنە جێگر ڕێز وزەرا بۆی دیفاع لە ملەتی کوردکەن تێگەی ببنە بەرگرێکی چارەسەرێکی بەرگری بۆ گەلی کورد باشە چەند ڕۆژێکی تر یان لەمڕۆ بانگشی هەڵبژاردن دەستی پێکردووە تا چەند لەگەڵەوەی خەڵک بچێت دەنگ بدە وڵی بە من بێ بەڕای من ینی بەڕای خۆمەڵێم هیچ کەسێ لە ماڵۆ نەمێنێ بچێت دەنگ بدا باشترە لەبەرەوەی بۆ ئەم دەنگدانە بۆ شەخص و دوان نییە بۆ ملەتی کوردە ساگە بۆ تۆ پێگەی کورد لە بەغا زیادە ئەگەر نەشتی پێگەی کورد زەعیفەکەی عەرەبیش مسەیتەرێ بۆ خۆی بە کەیفی خۆی ڕاتوت بۆ نانێرەویان ئەیدایان نایدە بە ئەقڵی خۆیگە بەڕای تۆ تا چەند پێویستە کورد بچێتە بەغدا و بەشدار بێت لە حکوومەتی بەغدا داوامان لە حکوومەتی عێراق هەیە ئاگایەکی لە کوردان هەبیت نووس بەس هەر لە بۆ خۆیان نا لە بۆم بابم 2007 سەر بڕە حکوومەتی عێراق هەتا ئێستا هیچ لۆ نەکردیمە من هەتا ئێستا لە بن ئەو نافورەی دەنوو لە بێکەسی حکوومەتی عێراق ئیرهابی سەریان لە قەلبی جیهاز کردەوە 2007 لە مووسر لە مووسر لەسەر حکوومەتی عێراق هەتا ئێستاکە
نا حکوومەتی عێراقی چیلۆ کردیمە نا حکوومەتی کوردستان بە هیچ لایەنش هیچ ساتە ئێستا معاشەکەم نییە قۆدی خڕەکەمەوە لە زادان داکم نییە بابم نییە برام نییە کەسەکم نییە هاوکاری بکاتن نەخۆشیم هەیە کەسەکم نییە هاوکاری بکاتن بەری هۆکار چ بوو کە باوگت بابم لەسەر حکوومەتی عێراق لە بۆ یارمەتی عێراقی دەدا هەتا ئێستاکە حکوومەتی عێراقی چیلۆ نەکردیمەوە ئەوراقم ئەوم چتن بە بەڵگە هەیە من کارتی نەخۆشیشم هەیە توش نەخۆشیش چی باست کرد لێرە دەمێنیەوە ینی هیچ جێم نییە هیچ کەسم نییە لەبێ کەسیان لە بێ کەسیان لە بۆی باشم یەکشی لە بۆ حکوومەتی عێراقیش دەکرێتە چی بوو یعنی ئیشی لە حکوومەتەکەی دەکرد لە خاکەکەی دەکرد لە بۆ وڵاتەکە خۆش بیت دەوڵەتەکە خۆش بێ ناخۆشی نەکەوتە ناوێت هەتا ئێستا بە هیچ لایەنەیەکەوە کەسێک یارمەتی فەقیرەکەی نەدایە نوێنەرمانەیەوە و پەرلەمانتارەمانەیە کە دەڵێن نوێنەری خەڵچین یارمەتیان نەداوی بەخوای بە هیچ لایەنەوە یارمەتیم نەدرای هەتا ئێستا لە حکوومەتی عێراق لە حکوومەتی کوردستان لە هیچ لایەنەکە یارمەتیم نەدرایە بە خودای چەند جار عنی لۆ زۆر جیان چوویمە یارمەتیان نەدایمە هەر چوویمە قۆدی لە جادان خڕەکەمەوە ئاوی دەفرۆشم یا ئاسنی خڕەکەمەوە بە فەردە شان دادەنێمەوە بە بەڵگەش ئەو چتانم هەیە بەڵێ تۆ چۆنم هەڵبژاردنەیە دەبینی کە ئێستا هەڵبژاردنە و کاندیدەکان دەستیان کردووە بە بانگەشە و تاچەند بەڕای تۆ پێویستە خەڵک بچێت دەنگ بدە ئەمن بەیەک شەرتی بابێن یارمەتی فەقیرەکان بدەن یارمەتی بێ کەسەکان بدەن یارمەتی ئەو کەسەی بدەن کە ئەوانەی لە توانیان دانیە ئەو کاتی ئەگەمە دەنجیان پێنەدەن ئەو کەسەی کەس ئاگایان لێمان هەیە بە هەرچی ئەڵێن ئەمە ئامادەینە لە بۆم ساڵێک 6 مانجیش خۆبەخشاتی پێشمەرگاتیشم کرد بەبێ مەعاش لەو گوێڕێ وەخت پێشمەرگە بووی بەڵێ ساڵێک 6 مانجیش خۆبەخشاتیم کرد ئێستاکەش بێلانەی ئێستاکە نە مەعاشم هەیە نەکارم هەیە نەکاسبیم هەیە نەیشتێک بەس دەچم بە خۆ سبێنان زۆتە یا تاقم لە بنەو کابینەیەکە چی ئێست عەزەکەی بە بەڵگەش دەری دەهین یا تاقم لێکان عەزە ئەگەر نەگرەکەمان یعنی یا تاقەکەت لەکێ ئەوە بەتانی بالیفمە لەگەشتمەکمە دایەمە جێ خۆی ئەوش ئەو حاڵی باشە چەندێکە ئەو لێرە دەمێنیەوە ئەوە تقریبا لە سێ چار مانگە زیاترە لێرکانە دەمێنێمەوە بەڵێ هەوڵەدەم ئێستا تەلەفۆن بۆ یەکێک لە کاندیدەکان بکەم کاک عەبدولستار مەجید کاندیدی کۆمەڵە ئەوم ڕاقی بەشمە ئەمن ئێستا تەلەفۆنی بۆ دەکەم حاڵی زەنابتی پێ دەڵێم زانین زیان موبایلی خۆشم فرۆشتیە یعنی بەس دەبێتە جەمەک پارەنانی جەمەش پێ بخۆم هەتا ئێستا بە هیچ لایەنەکە یارمەتیم نەدرایە خەڵک یارمەتیم دەدەن ئیشی خۆ ینی یەک فەردە قۆدی خڕ دەکەمەوە ئەو جاگەر جەمەک نانی پێ بخۆم یان نە پێدەریچم یان نە خێزانەکەت لە دەستدا جگە لە باوکە بۆچی خێزانەکەت لە دەستدا جگە لە باوکە ئەمری خوای کردیە بابیشم سەر بڕە خوشتیشم نەناو ئەو خێز ساعب مارمدا چەند ساڵە نەمدیتە ئەوە مشکی لەم خوشکەکەم نییە لە بۆی شەرف ئەوڕەکە ناموس هیچ تەگوچی ناموسی نییە ئەو ڕۆکە براشم نییە یعنی نابی حکومەت ئاوڕەکی لە مەش بداتەوە هەبچین پەنجەموریان لە بکەن ئەوە دەرچی ئەوە دەرچی ئەوە دەرچی ناکرێت چتا دەنگدانە تۆ چی تێ لەسرم دەنگدانە بابێن یارمەتیم دەن دەنجیان پێ دەدەم بەسەر هەر بچام ئامادەمە بە ڕۆیش لەگەڵیان بوو باڵێ زیزانەمەی بینیتان ژیانی گەنجێکی شاری هەولێرە کە دەبینێت دەست خۆش بێ ئەوە ژیانی گەنجێکی شاری هەولێرەکە باوکی شەهیدە و باوکی شەهیدە و دایکیشی کۆچی دوایی کردووە بەو شێوازە ژیان بەسەر دەبا کە هەروەکو بینیتە ئەمە ئینشەڵا لە ڕێگای کاندیدەکانی
کۆمەڵی دادگەریەوە لە شاری هەولێر هەوڵ یارمەتیدانی دەدەین و هەوڵیەوە دەدەین کە بەدەمیەوە بچین هەوڵیەوە دەدەین کە بەڕاستی بەدەمیەوە بچین. بەڵێ زان و خۆشەویستانەوەی بینیتان بەشێک بوو لە ڕاوسەرنجی خەڵکی شاری هەولێر کە کۆی گشتیان لەگەڵەوەن کە کورد پێویستە بچێتە بەغدا و ڕۆڵی خزمەتکردنی گەلەکەی خۆی ببینێ لە بەغدا نەوە خزمەتی ژیرفانی خۆی کە لە بەشێک لە حزبەکان لە ماوەی ڕابردوو بینیمانە. زان و خۆشەویستان ئەڵقەی ئەمجارم پێشکەشکردن تا ئەڵقەیەکی تر و بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان دەسپێرم سپاردەی خوابن.